ڕەحمەتی خواتان لێبێت دوعا بکەن بۆ نەرمبوونەوەی دڵەکانتان دوعا بکەن بۆ نەرمبوونەوەی دڵەکانمان دوعا بکەن چونکە وەکۆی ئیبن قەیمی جەوزی ڕەحمەتی خوای گەورەی لەبێت لە کتێبی ئەلدا وەلدەوا ئاماژە پێ دەکات چارەسەری نەخۆشی یەکەم گەڕانەوەی بۆ ذکری خوای گەورە کە قورئانە بە تەدەبور بە لێکۆڵینەوە برانم تەفسیریش لەگەڵ تەدەبور دووشتی جیاوازە خەڵکێک دەچێت تەنیا تەفسیر دەخوێنێتەوە وازارێ بەسە بەس نییە تەفسیر بەس نییە بەڵکو پێویست بە تەدەبورکردنە ور بۆ بزانە و ئاەتە چۆن لە ژیانی تۆدا ڕەنگ دەداتەوە لەکوێ ژیانی تۆدا ڕەنگ دەداتەوە چۆن دەتوانی بەکاری بێنیەوە بۆ هەنگاوەکانی ژیانی خۆت خەڵکێکیش تەنیا تەدەبور دەکا وازە تەفسیرەکان دێنەوەش کارەسە وەکو مەسیحیەکانتان لێ دێن چۆن ئەوان بایبڵیان تەنیا چکت تەنیا تەدەبوریان تێدا کە تەفسیرەکان نەگەڕانەوە سەر و تەفسیرانەی کە کرابوون و ئەسڵەن نەیان بوو بۆیە بگەڕێنەوە سەر تەفسیرەکان و تەدەبور لە ئاەتەکانیشدا بکەن تاوەی خوای گەورە بکاتە سەبەبێکی شیفا بۆ نەرمبوونەوەی دڵەکانمان و تاوەی لە دوایەوە خوای گەورە سوبحانەه وتەعالە بکاتە سەبەبی هیدایەتی زیاترمان وەزایدن لە دوایەوە دوعا لە دوای قورئان دوعا پاڕانەوە چ شتێک لەوە خۆشتە کاتێک تەشبیات نەبێ منداڵێک بەو پەڕی خۆشەویستیەوە بەو پەڕی میهرەبانیەوە بەو پەڕی زەلیلیەوە بەو پەڕی بەدەسەڵاتیەوە سەیری باوکی دەکات و داوای شتێکی لێ دەکات بۆ ئەم باوکە دڵی ناسووتێت بۆی ئەم بەو باوکە دڵی نەرم دەبێت و هەر شتێک بێ بۆی دەکات دەوەڵڵاهی ئەو باوکە یان ئەو دایکە چەندە بە ڕوحمە بەرامبەر ئەولادەکانی خوای گەورە ملیۆنان و هەزاران و سەدان هەزار جار بە ڕوحمە بەرامبەر بەندەکانی خۆی بە ڕوحمە بەرامبەر بەندەکانی خۆی دەیبرانم ڕووبکەنە خوای گەورە سوبحانەه وتەعالە وەڵڵاهی دەبینن کاردانەوەی دەبینن دوعا ئەو جای استیغفارکردن زۆر ذکرکردنی خوای گەورە سوبحانەه وتەعالە کە ڕێگەیەکی ترە لە ڕێگەکان بۆی کە ئینسان بۆی ببێتە ئاسانکاریەک تاوەی خوای گەورە سوبحانەه وتەعالە ئەو دڵڕەقەی نەرم بکاتەوە بران تا دڵڕەقە نەرم بکاتەوە خوای گەورە ڕحمان پێ بکات خوای گەورە هیدایەتی هەموو لایەکمان بدات خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتتان بکات خوای گەورە لە گوناحەکانمان خۆش بێت خوای گەورە بۆ خاتری ئەو شەوە پیرۆزانە بۆ خاتری ناوە جوانەکانی بۆ خاتری بەرزی بۆ خاتری گەورەی خۆی بۆ خاتری سیفەتە بەرزەکانی بۆ خاتری ئەو سیفەتانەی کە هیچ کەم و کوڕیەکیان تێدا نییە بۆ خاتری ناوە جوانەکانی کە هەمویان هەڵگری سیفەتن سیفەتانێک کە هاوشێوەیان نییە کە پاک و بێگەردن خواجان بۆ خاتری ڕەحمی خۆی ڕەحمێک کە سنووری نییە لێمان خۆش بێت لە تاوانەکانمان ببورێت لە گەمژەیەتیمان لە نەزانیمان لە غەفڵەتمان خۆش بێت وەخوای گەورە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی دەرمان بێنێت لەو وەهم و خەیاڵاتەی کە تێیکەوتوینە لەو بێئاگایی تێیکەوتوینە لەو وڕبوونەی کە تێیکەوتوینە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی بۆ خاتری سیفەتە بەرزەکانی یا ئەرحەم الراحیمین بەغەیری تۆ هیچ خوایەکی تر نییە و ئێمەش عەبداتی هیچ خوایەکی دروستکراوی تر ناکەین جگە لە تۆ یا ئەڵڵا لێمان خۆش بە و لەو وەهم و خەیاڵاتی ژیانمان دەرمان بێنە بە ئاگامان بێنەوە بەرامبەر ئەو حەقیقەتەی کە تێیداین خەبەرمان بێنەوە پێش ئەوی مردن بە ئاگامان بێنێتەوە خەبەرمان بێنەوە یا ئەڵڵا یا ئەرحەم الراحیمین یارمەتیماندا بۆ سەرخستنی ئەم ئیسلامە بۆ گەڕانەوەی ئەم ئیسلامە یا ئەرحەم الراحیمین آمین آمین یا رب العالمین